سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەی نوێی شەوانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی شەوانی ڕەمەزان لە شاری هەولێرین بابزانین هاوڵاتیانی شاری هەولێر لە شەوانی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆیان بەسەر دەبن فەرموو بینێری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان هەبێت. سڵاو جانەکەم بەڕێز براگەوی لەگەڵ ڕۆژیگرتن ناوڕۆکە چۆن بووی؟ الحەمدولله باش الحەمدولله. شو کار و ڕۆژیگرتن بێتاقەت ناکە؟ ناوەڵە جەوەکەی خۆش ێستا لەبەرەوەی لە کەتە ناو بەهارێ زیاتریان پێ تێنید ناوی و برسی ناوی چەند گرنگە لە مانجی ڕەمەزان هاوکاری کەسانی هەژار و کەم دەرامەتەکان بکرێت لەو مانگەدا؟ وەڵی زۆر گرنگە بەڕاستی لەو مانگەی دەست مانگەی خێر و بەرەکەتە ئینسانەکان کە خێر بکەن و زەکات بدەن لەو مانگەی زۆر پیرۆزە و شەشی باشە. کە دەبینی بەشەشی زۆر لە خەڵک لە مانجی ڕەمەزان زیاتر هاوکاری با بڵێن خەڵک دەکەن تاعات و عیبادەت و یاخود هاوکاری کە کەسانی دیکە دەکەن لە دوای مانجی ڕەمەزان واز لە کارەکانی خۆیان دەهێنن و دەگەڕێنەوە هەمان کەسایەتی پێش ڕەمەزان هەیان بوو. وەڵی بڵێم چیترەوە دەگەڕێت قسە ئینسانەکان بەڕاستی ینی شەرنیەت بەزە مانجی ڕەمەزان خێر بکەیان چاکەی بکەیت هەموو ڕۆژێک هەروەکو ڕەمەزان ینی هەموو ڕۆژی خوددایە لەو کەسانەیە نانی لە مانجی ڕەمەزان ینی کەسایەتێکە تەنها لە مانجی ڕەمەزاندا کەسایەتیەکە نانی وا بڕیاریان داوە من ئەو مانگەی زیاتر نوێژ بکەم یاخود ئەو مانگەی زیاتر خێر بکەم ئەو مانگەی زیاتر لەگەڵ خەڵکی هەژار بم بەس مەڵام یازدە مانگەکەی دیکەش ئەوانە لەبیر دەکرێت. وەڵی بڵێم ئیتری شەشی باش نییەوەە ینی حەقۆی هەموو ڕۆژەکە وەکو ڕەمەزان بیتن بەسی ترا و ڕۆژە خەڵک بێت چاولێکەری ینی ڕۆژ دەگەڕێتەوە نوێژ ڕۆژی دەگریتن ئیتر دڵی ئەو دەبیتن دڵی نەرم دەبێت. سارێک لە تۆ بکەین لە کاتی ڕۆژگرتنە تووڕە دەبی؟ ئەمن نا بخۆم تووڕە نیمە کەسش لەسەر خۆت لەسەر خۆم لە مانجی ڕەمەزان بڕیارە داوە تووڕە نەبی؟ نا بخۆم لەسەر خۆم کەسش تووڕە نابم. چی دەڵێ بۆ کەسانەی کە لە مانجی ڕەمەزان کاتێک بەربانگەکانەوە تایبەت دوانی جغارە چێش و نێرگەڵە چێشەکان زوو تووڕە دەبن؟ وەڵا بالەماری نینە دەرەخۆن بخەون لە ماڵی شەڕیش دەکەن. وەڵا برم چیان لێ بکەین ئیترەوەڵەیە خۆی تووڕە بوون شتێکی باش نییە بەڕاستی نەک لە برێ لە ڕەمەزان تووڕە نەبی خەڵک هەیە لە هەموو کاتێک هەتووڕێە و ئیتر لە ڕەمەزان زیاتر تووڕە دەبن لەبەرەی کە تێنی نەبرسینە مەسەلەن جغارە کێشیان نەرگ لە کێشە ئیتر لەبەر هەندێکی مۆزوعەکە چەند گرنگە ئەو مانگەی بکەینە مانگێکی لێبوردەیی مانگێکی پێکەوە ژیان زیاتر ئاشتاوایی لە نێو مانگ باکیدی ئیشاڵڵە مانگەشی هەروە دەبێتن خەڵک لێکتری بوری ئەوانەی کە بەیان لەگەوەی دە پێک بێنەوە و دڵدەی فراوان کەی لەو ڕۆژەدا شەوان لەگەڵ چێ دەیتە دەرێت چۆن بڕیارداوەوە بڕیتە بێتە ئیسکانەوە قەدانشی وڵاهی ڕەمەزان بۆ یعنی خۆشە لە هەولێر کە خەڵک دەستنە دەرەوە کۆ دەبنەوە پێکەوە دادیشن گەمەی دەکەم پێکەوە ئیتر ئەمیشەکە چەند برادەرێت شەوان دێن دەرێ هەموو شەوێک دێنێ دەرێ یاخۆت هەموو شەوانی دەستنە شوێنەکانی کەش بە خودای هەموو ڕۆژ نا لەبەری شکار شەوەک ناشەوەی دێن دەرێ ڕێککەویت دێن دەرێ دەستە خۆت چاوەکەم بەڕێزی براوی دەستی مۆش خۆش بێتە چاو بەڕێزم براوی چاو. لەگەڵ ڕۆژیگرتن چۆنن؟ الحەمدولله زۆر باش. چی دەڵێن لەسەر هاتنی مانجی ڕەمەزان بەشێک لە کاڵە و شتومەکەکان نرخەکەیان بەرز دەبێتەوە؟ وەڵاهی مانجی ڕەمەزان مانجی پیرۆز بەخێراتن لە مانجی پیرۆز ڕەمەزان دەکەین بەس ڕاستەکەی ئێمە کە مانجی ڕەمەزان دەست پێ دەکات یەکەم شت کە ئێمە کە دامانناوە لە مێشکی خۆمان شت گرام بکەین بۆ لەبەرەوەی تۆزی قازانسکەین تۆزیها براکانمان ئەوانەی کە نزمم بیان هین نەخوارەوە زیاتر ئێمە حەزمانی نیە برای خۆمان بڵێت کە حەزمانی بیین نەخوارەوە جا بخوا بڵێم بۆ هەر کورد خۆی تەبیعاتی وایە هەر ئێستا حالێ نەگە من تۆ برابین بڕۆ بچینە بازار من ئەگا مۆبایلت بۆ بکڕم مۆبایل فرۆژم مۆبایلێکت بۆ بکڕم تاکید بە لەوەی کە $50 زیاترە لەوەی کە بۆ خەڵکی دەکڕم ئەو خۆ تۆ براش منیش بەس هەر خۆمان حەزمان لێ برایەکانمان بێتە خوارەوە نەک بڵندی دیکەین جا لەسەر شەربەتە لەسەر پاخلاوەیە لەسەر خورمایە لە زۆر شتا ئێستا مانجی ڕەمەزانە ینی مانگەکە بۆ خوددایە ینی لە پێناو خوددایە و نزیکبوونەوەی لە خوددایە کە دەبینی نرخی شتومەکەکان گران بووە
خورمە 500 دینار بوو 1500 دیناری چۆتە سەر تەماتە بە هەمان شێوە گۆشت بە هەمان شێوە شیرینی و شەربەت و بەمە ئەوانە ئێمە هەر وەکو گوتم بەس لە مانجی ڕەمەزان شیرینی دەخۆین شەربەت دەخۆین پاقلاوە دەخۆین لە دوای مانجی ڕەمەزان نییە ئەو شتانە نایخۆین ئێمە هەر خۆمە وایە جا بۆیە گرانی دەکەین بۆی قازان بکەین فکر لەوە ناکاتەوە هەیە فەقیرە هەیە بەخوا هەیە نیەتی هەیە پارەی نەک باقلاوەیەک پارەی نیە دەنگێکش بخوا بەس ئێمە هەروایە پێویستە بڵندیکەین بۆی تا تۆزی قازانجی خۆمان بکەین نازانێت لەو دنیا چێ بێ و چی نابێ تۆ ئەم دنیا مهمترە نەگەم دنیاە وەڵحاصل هەندێک شەیە کە مانجی ڕەمەزان دەست پێ دەکا وڵاها مانجی ڕەمەزانات ئەم ساڵ ئەم مانگە با خۆمان بێ دەکەین لە دوای مانجی ڕەمەزان کە چی هەبووە و چی نەبووە و هەموو لە فکر چووە دوای مانجی ڕەمەزان دەست بە شتەکانی خۆی کاتەوە جا بە هەر شێوەیەک بێت جا مەقسەدی من لەوە چییە مەقسەدی من لەوەیە کە مانجی ڕەمەزان دەست پێ دەکا ئێمە بەس مانجی ڕەمەزانمانە یعنی بەس لە مانجی ڕەمەزانە شتەکانمان چا دەکەین لە دوای مانجی ڕەمەزانە دەستیان دەست پێ دەکەینەوە لێ سەرەتای مانجی ڕەمەزان بڕیارمان داوە کە لە دوای ڕەمەزان دەست بە کارەکانی خۆمان بکەوە ببینە هەمان کەسی پێشوو کە بووینە ئەی تەبعاً شخصیاتی خۆمان بەس لە مانجی ڕەمەزان دەگۆڕین دوای مانجی ڕەمەزان دێنەوە سەر احتیاجی خۆمان ئەو هەمومان وایە لەگەڵ ڕێزم بۆ باشەکان مەقسەدم هەرموان نییە بەس مەقسەدم لەوەیە زۆربەی زۆری ماوایە کۆمەڵگایەکی بە شێوەیەکی گشتی بەخوا بە شێوەیەکی گشتی بۆ باز دەکەم یعنی شەرت نییە بڵێم هەر هەمووی ناوێ پێکەوە دابنی تەڕوشک پێکەوە بکەی بەس مەقسەدم لەوەیە نیوە لە نیوەی هەیە مانجی ڕەمەزان دەست پێ دەکات دەبێت یەکەم مەلا لە من دوای مانجی ڕەمەزانیش دەست بە ئیشەکانی خۆی دەکات باش چی دەڵێ لەسەر هاوکاریکردن بۆ خەڵکی فەقیر و کەم دەرامەتەکان زیاتر لای دەوڵەمەند و خێرخواز و حکوومەت و دەستگایەکان خواڕاستی ئەوەندەی کە خەڵک هەیەی بیدا بەوانی کە فەقیرن جا نەبوونە جا هەر کەسێکە هەتیوە هەیە بێوەژنە جا ئێمە ئەوەندەی کەوانی کە دەوڵەمەندن فکر لەوە ناکاتەوە کە مەسەلەن وەڵایەوە هەتی و بابی دەمێ هەر فکر لەوە کات جیرفانی خۆی گەرم بێ جیرفانی خۆی بڵند بێ فکر لەوە ناکاتەوە لە مانجی ڕەمەزانەوە من بە ڕۆژیە بم دوای مانجی ڕەمەزانیش احتیاجی خۆمان وەرەگرینەوە ئەم جیرفانە بڕ بێ خەڵکیش کەیفی خۆیەتی کاکە جان میشە زانم کەیفی خۆمە بەس تۆ کە مانجی ڕەمەزان دەست پێکە شتێکش بکە یارمەتیەوە خەڵکە بدە هەر هیچ نەبێ شتێکش لە دەست نایە هەر 1000 دینار بێ 2000 بێ هەر خورمایەکش بێ بیدە احتیاجیە بەس نا ئێمە هەروایە جیرفانی خۆمان پڕ بێ ئەوتر احتیاجیە باش شتێکی دیکەش لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە لە کاتی ڕۆژگرتنە تووڕە دەبین لە زەوجار دەبینین شەڕ و کێشە زۆرجار لە پێش بەربانگە ڕوودەدا لە نێو خەڵکێکا لەسەر هۆڕنێک لێدانە لەسەر تروفلایتێکی با بڵێن تروفلایتەکان ڕاوستانی سیارەیە جا با من هەر ئەمڕۆ خودی خۆم و برایەکەم ئەو شتەما توش بوو عەربانەیەک نازانم ڕۆیشت بوو سارێک بەتە نیشتیا ڕۆیشت ئەوەن دەمانزانی کە دیار بلێکیاندا بوو کابرا خۆی لێ تووڕە کرد و ئەمەی کرد و نازانم چی و ئەمە قسەمان گرتمە کاکە تۆ بە ڕۆژی تۆ وای و وەڵا زمانم بە ڕۆژی نەبە ئەوان وامە کرد یعنی تۆ ئەگە بە ڕۆژی نەبی هەموو شتێککەی ئەگەیمە بە ڕۆژی نەبین زەلامە کوژین هەشعزری جنێوە دەین لێکە دەین بەس بە ڕۆژینە خۆمان بێدەنگەکەین باشە بە ڕۆژی ببە بەس تۆ کا بە ڕۆژی شەبی خۆت تووڕە مەکە هەیە لە ماڵەوەیە کاکە بڕۆ ئاوێکمان ببینە وەڵای بە ڕۆژی وەڵای وام باشە بە ڕۆژی بە بەس بۆ بە ڕۆژێ بۆ خۆ دەیگری خۆ بۆ من نایگری توماندی بوونە خۆتێکی پێویست ناکە تۆ هیلاکێکی بەم چێژی یان خۆت لە من تووڕەکەی یان خۆت لە خەڵکی تر تووڕەکەی یان دیدی تۆڕ نادەی زوو بگەمە ماڵەوە فتارەکەم کەمەوە هەنیوانەیە ئێمە لە سەو شتانە دایم ئەڕۆین ساحوتی وارێ زوو گەینە ماڵەوە یان فتارە دەی دەست پێکا زوو بگەینەوە زوو بگەینە پەلەپەلمانە زوو قمێگا بخۆین و تاو هەر ئەوەندەشە باش ئەی تۆ وەک خۆت هادە یان لەسەر تۆڕە شتیوان ڕاستی خۆی کە بەشەر بە ڕۆژیە بێ تەبعاً بێتاقەتە بێ برسیە بێت هەر کەسێکیش برسی بێت تەبعاً تۆزێ تووڕەیە بێ لەبەوەی نازانێت چی بکە ئێوەی شتێ بخوا بەڵام ناتوانێت بەس ئەوەندەی بتوانین لەسەر خۆمان بین یعنی بە هێوری قسە بکەین ئەگەر هیچ شمان پێ نەکرا هەر لە ماڵەوە دانیشین ئەگەر لە دەرەوەش بووین با بە احتیاجی قسە بکەین وەکو خودی خۆم ئەگەر بەشەر بیوێ لێشمدا نامێ قسە بکەم لەبەرەوەی تۆ پێویست ناکە کابرا لەگەری بەشەڕ بێ یعنی لەلایەک تۆ بە ڕۆژی تۆ بەدینی پێویست ناکات تۆ لەسەر شتێکی هیچ کە هیچ نەبێ لەگەری بەشەر بێت یوایە لەسەر هۆڕنێک زەلامی کوشتۆ لەسەر نازانم چی زەلامی کوشتۆ مانجی ڕەمەزان یعنی خێر و بەرەکەت و لەخوا نزیکبوونەوە نەوەک لەخوا دوور بینەوە بەس شتی خراپتر بکەین کێشە و گرفت دروستکەین ئێمە هەر مانجی ڕەمەزان بۆ هاتۆکە لەخوا نزیکبوونەوە بەس ئێمە وانینە ئێمە کە مانجی ڕەمەزان دەست پێ دەکات زیاتر دوور دەبینەوە هەر زیاتر دوور دەبینەوە
وەکۆی کە گوتم شت گران دەکەین زیاتر جنێو دەدەین زیاتر شەڕ دەکەین ئەو شتانە هەمووی هەیە لە مانگی ڕەمەزانە ئەو حساب لە خوا نزیک دەبینەوە بەیوای ئەو ساڵا وا نەبی کە تو باست کردبوو بەیوای ینی پێداچونەشتی بە خودی خۆمان بکەینەوە ینی تربەسە ینی هەموو ساڵێک بەو شێوازەی کە دووبارە دەبێتەوە خودی بەشەر خۆی ئەگەر بێت و لەگەڵ خۆیدا قسە بکە و فکر لە خۆی بکاتەوە بیکە ئەگە لەگەڵ خۆی قسە بکە من وامەوە توانای خۆی چاپ بکە مانجی ڕەمەزان بێتاقەتت ناکە لە کاتی کارکردندا با بێتاقەتت دەکا بەس خۆشیەکە لەو خۆمە و هەم لۆ تەندروستی خۆشمان زۆر باشە لێ قەت فکر لەوەی ناکەینەوە ئایا بێتاقەت یان بێتاقەت نەبێ هەموو هەدەفەکەمانەوەی بگاتەمە لای مەغریبی مەلای بانگدا و ڕۆژەکانمان بکەینەوە فتار بکەینەوە ڕۆژانە دەیتە ئیسکان لێرە دەمینێتەوە شەوان دەردەکەویت یا بەڵێ بە تاکید شەوان لە مانگی ڕەمەزان بە شەوانە بەڵام ڕۆژەکانی کە زووترە دەوری سەعات 3 و 4 هەلێرە بە دیار دەکەوین لەگە برادران تقریبا تا سەعات 11 هەلا خۆشەکانی خۆمە بەڕێ دەکەین باشە لە مانجی ڕەمەزان دەبینین بەشەشی زۆر خەڵک گازدەی لەوە دەکەین نرخی خواردن و خواردەمەنیەکان گران دەبێ وەکو خۆرمایە تورشی و شیرینەمەنیەکانە بەڵێ ڕێچی لەوەی دەگەڕێتەوە سەر زەمیری ئەگەر ئەو کەسە زەمیری هەوی لەو مانگە پیرۆزەی ئەسڵەن دەبی شتەکان دابەزێنین نەک شتەکان بەسەر بخین دیارەوانە خۆی ناناسن لێ ئیشەی دەکەن بەرامبەر ئیسلام و کورد ئەم پێت باشە هاوکاری خەڵکی هەژارەکان بکرێ بە تاکید دەگەر ئەو شتە بکرێ هەم لۆ خۆی و هەم لۆ قیامەتیش باشە ینی چاوەڕە دەکەن لە خەرچی و ئیشەی بکە بەرامبەر فەقیر و هەژارانیش چیمان پێڵە لەسەر تووڕەبوون زۆر جا لە مانجی ڕەمەزان خەڵک تووڕە دەبێت تۆ دەڵی چی وڵای زۆر زۆر خراپە بالفعل لە جاری وایە برسیتی کار دەکاتە سە تووڕێ خرج بەس ئەگەر خۆیان هادی کەنەوە شتێکی زۆر باش دەبیت تۆ دوات بەسەر هاتوسی جارێک بەڵێ بە تاکید بەسەر فکر دەکەینەوە بە ڕۆژی نەدنێ لێگەرە با ڕۆژەکەمە بەتار نەبی باشترە نەخۆمە بە تووڕێ هەر ڕێژین دەستا خۆش ئەزیزم زۆر بە خێربێن سەر چاو بەڕێزت سڵاو بەڕێزم ئەگەر ڕۆژیگرتن ناوڕەکە چۆن بوو زۆر خۆشە وەڵام مانگی ڕەمەزان مانگی پیرۆز مانگی زۆر خۆشە مانگەی خرکردنەوەی خێر و بەرەکەتەوە خێر و بەرەکەتە مانگیش زۆر خۆشە ئەو مانجی ڕەمەزان ئەم ساڵە وابزانم لە کاتی ڕۆژیگرتنە بێتاقەتمان ناکات سەر نەدەبینی کە شوواوایەکە خۆشە وڵات زۆر خۆشە مانگ زۆر خۆش بوو لە مانج سار و دەستپێک مانجی زۆر خۆش بوو فێنک بوو وەچمانکان کە نەبوون ئەو مانگە زۆر خۆش بوو لە خوای بزانێت چۆن لە مانجی ڕەمەزان ئیش و کارەکانی خۆت ڕێخستووە واللهی مانج ڕەمەزان باش بوو مانگیش خۆش بوو دەگە ئیشەکانش باش بوو یعنی برەی مەبەستمە کاتەکانی خۆتە چۆن کاتەکان دابش کردووە هەرچەندە دەبینی بە ڕۆژ پێشتر کارمان دەکرێسە بۆ تەشەو یان تۆ لێرەش ئیش دەکەی چۆنە کاتەکان وەڵا کاتەکان زۆر دابش نەکرێز یابرێ زۆر تەسیرە بیتن نەئە وەچی زارانش نییە برین بەس باشە عیبی نییە ماندوو نابن وەڵا کاتی ڕۆژیگرتن و ئیش و کارە بەلێ وەڵا هەرمان دەبی بەوە منتە بەس سێکەی لە کاتی ماندووبوونە و لە کاتی برسیدات و تووڕە نابی ئەمن بەنسبەتی من نەئە ئەم لێ ڕاتی من ناوەڵا بەس هەیە بەلێ وەڵا هەیە تووڕ دەبی هەیە وانی دەبینی لە پێش بانگەکانە ها زوو پەلایەنە دەیانەوێ بڕۆنەوە ماڵەوە شەڕ دەدروست دەبێ یاخۆ لەسەوەڕن لێدانەکە لە ترفلایتەکە ئەوە بەڕاستی ئینسان بەتەمەنەکان زیاترەوە هاانە زۆر لە کات فتاری بە شەردێن ئەوان کە زووستانی بۆ کات تێنیان دەبێتن ئەوان زیاتر ئێ بە شەردێن ئەوانە زیاتر دەنجیان دێتن تحملمان هەبێ سەبر و تحملمان هەبێ مانجی ڕەمەزان فێری ئەوەمان ناکە تحملمان هەبێ لە بەرامبەر ئەو هەڵچوونێ خۆشترە بەدی تەنمان تحملێ بیتن کاکە خۆشترە چکۆ مانگیش پیرۆزە مانگیش زۆر خۆشە چی دەڵێن لەسەر نرخی کاڵا و شت و ماکەکان با بڵێن بەشێکی زۆر خەڵک دەڵێ شت گران دەبێت لە مانجی ڕەمەزان با خۆی دەبێ ئەرزانکەن باڵێ ئێستام لە بۆنە دەتوانم بکڕم بەس فەقیر هەیە ناتانی بکڕی هەیە ناتانی خواردن بکڕی شتە زۆر گران بووە شت خەرک زۆر ناتانی بکرێستا لە بۆ فەقیر تەسیر زۆرە ئستا من لەوانەیە بتوانم بکڕم بەسێ ناتانی بکڕی زۆر زەحمەتە گرنگە لە مانجی ڕەمەزاندا نەک تەنها لە مانجی ڕەمەزان هەموو مانگەکان یارمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان بدەین
وەڵاهی با یارمەتیان بدەن زۆر باشە چشی سکوا خەرکە زۆر پێویست پێەیە شت گران بۆ خواردن گران جرک و بەرگران بۆ فەقیر ناتوانین بکڕی خواردن گران ئێستا خەرک برسیە خەرک بە یارمەتیان بدەن تەنها لە مانجی ڕەمەزان خود مانگەکانی دیکەش وە نا لە هەمومانکان سکۆ فەقیر لە مانج ڕەمەزان دەست پێ ناکات بڵێن فەقیر هە فەقیرە هە لە مانج ڕەمەزان مانج پیرۆز خەرک شەڵاق ڕۆژان لێ قبول کاتن نوێژان لێ قبول بیتن بەس یارمەتیان بدەن باشیانی یارمەتی شەش دەبینین دەوڵەمەندەکان تەنها لە مانجی ڕەمەزاندا هاوکاری خەڵکی هەژار دەکەن چەند گرنگە لە مانگەکانی دیکەش هاوکاری بکرێت نەک تەنها لە مانجی ڕەمەزاندا چکەکە کەسێکە هەژار بێت هەمووی مانگە هەژارە تەنها لە مانجی ڕەمەزان فەقیر هە فەقیرە لە نارم خۆ ڕەمەزان تەسیر لێ ناکاتن تەسیرێ خەرک خواردن پێ ناکڕەوەیە بەس لە هەموو کاتێک یارمەتیان بدەن زۆر گرنگە زۆر چشی باشە بەهیوایەوەی دەوڵەمەندەکان ڕێکخراوەکان دەستگایەکان حکوومەت جێ لە داواکاریەکەی تۆ با بڵێن جێ لە قسەکانی تۆ ڕابگرێت و یارمەتی خەڵکی هەژارەکان بدرێت هیوادارم یارمەتی ئەو فەقیرانە بدەن دەوڵەم بێن حکوومەت هەموو کەسێک بە یارمەتیان بدەن سڵاوتان نەبێ عەزیز جان خێر بێ چاوە ماندوو نەبە خێر بێ سەر چاو شو کارەتون بەخوا بێئیش بێئیشن بەڵێ ئیشەکە زەحیح بووە بەڵێ بێتام ئیشەر نەماوە ینی ئەو ڕۆژانە دەی چەند ساعت کار دەکەیت ئەوە ئیشی من نییە ماما من ئیشی کرێکاری دەکەم کرێکاری بەڵێ زەحمەت نییە بتەمەنی تو کرێکاری چار چییە چار ڕێگە چارە چی هەر ناچاری بیک خوا خۆتت بە خێر بێ سەر چاو مامجان باس لە مانجی ڕەمەزان دەکەین کە دەبینی بەشەشی زۆر لە خەڵک تەنها لە مانجی ڕەمەزان کەسانی دەوڵەمەند هەیە هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان دەکا چەند گرنگە ئەو کەسانە کە یارمەتی خەڵک دەدرێت 11 مانگەکەی دیکەش خەڵکی هەژار و فەقیرەکانیان دەبێت مامە کێشەکە کێشەی ملەتی ئێمە وایە کێشە هەروە دەزانێ تەنها خێر و چاکە و حەسەنات لە مانجی ڕەمەزاندا پێویستە بیکەن ئەی 11 مانگەکەیت کە خەڵکی بێدەرەتان خەڵکی بێشوێن بێکار چی بکە ینی بەو مانگە چارەسەری کێشەی هەژار و کەم دەرامەت ناکرێت تۆ هەر لە مانجێکدا لەبەرەوەی تاوان هەر تاوانە هەر دقەیەک بیکەی خێر و چاکە و حەسەناتیش هەر خێر و چاکە و حەسەناتە هەر دقەیەک بیکەی لە هەر مانگەی لە هەر ڕۆژێک باشە ئەو مانگە فێری ئەوەمان ناکە تەنها خۆمان لەسەر ڕابێنین بۆ ئەوەی 11 مانگەکەی دیکەش لەگەڵ خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان وەڵام مامە هەر ڕۆژی جەژندا هەموو شتەکان پێچەوانە دەبێتەوە هەر تا خێرکەرەکانیش پێچەوانە بیر دەکەنەوە ئەجا دەکەونە گیان فەقیر و هەژار و چەسانەوەیە هەر ئەو خەڵکەیە کە خێر دەکا هەمان خەڵکە دوای جەژن دەکەوێتە وێزەی فەقیر و هەژار و گرانکردنی بازار و چەسانەوەی باشە یعنی ئەو کەسەکە با بڵێن منن تۆی لە سەرەتای مانجی ڕەمەزان و بڕیار دەدەین کە لە دوای مانجی ڕەمەزانەوە هەمان بگەڕینەوە کەسایەتی پێشوو بەخواز بڕیار لەگە خۆمان داوە واقعی عالەکە وایە ینی ئەوە لە سەڵاتی تۆدا نییە بەردەوام نابێ ئەو چاکە و حەسەنات و خێرە هەر وا باوە لە ناو ملەتی کورد بەس لەو مانگە خێر و حەسەنات جێگەی خۆی دەگرێ و بەهەشتی بەنسیب دەبێت کێشەکەمان ئەوەیە 11 مانگەکەیت کە خەڵکی نەدار چی بکە خوا پێ نەدا و چی بکە کێشەکەی ملەتی ئێمە لەوەیە لە دێر زمانەوە مەلاکان وا خەڵکیان فێر کردەوە بەس لە ڕەمەزان ئۆری دەست دەکەوێ و بەهەشتی دەست دەکەوێ و خوددا لی دەبورێ و پاداشی دەکا و ماڵی زۆر دەکا و وە دەزانی 11 مانگەکەیتە ڕۆژوو لەبیر دەکرێت ڕۆژوو لەبیر دەکرێت و یان ئەوانە ڕۆژی خوانین و ڕۆژی ژیان نییە زۆر جار دەبیندرێت زۆر جار دوکاندار و بازرگانەکانیش مانجی ڕەمەزان بە دەرفەت دەزان لۆ گرانکردنی شتەکان تۆ سەیری بازار بکەیت هەموو شتێک گران لەوانەیە مامە ئەو 2 مانگ پێشی ڕەمەزان ئەو شتانەی ئامادە کردووە بۆ گرانکردنی بۆ نمونە پاکێتی خورما پێش ڕەمەزان بە 250 دینار یا 500 دینارە لە دقەی یەکەم دەبێتە 2500 بەڵێ چی بکەین ینی چارە نییەوە بیەکە وایە عەقلیەتەکە وایە بە من و بە تۆش تا نابێت بە هەموو مەلای دنیاشتا نابێت شتەکە تازە لە دەست دەرچوو لە دەست دەرچوو لە دەست دەرچوونەکە ئەوە پیشانمان دەداتن ڕۆژانە بە بەردەوامی چەند هامەتیەک تووشی هەژار و خەڵکی نەدار دەبێتە
لەبەرەوە هەر لە مانجە ڕەمەزان دوای 2000 دیناری تەبع 250 دیناری تەبع دەدەیە فەقیرێک هەژارێک چی پێ بکە چی لێ بکە یەک شەدە 250 لە جیرفانی دانا لە مزگەوت دێتە دەرەوە ڕبعێک دەداتە بەو ڕبعێک دەدات ئەوە کەی چارەسەری کێشەی سەرە بۆ هەژارێکە ڕوبایەک بە هەزارێک چارەسەر نییە ماما چارەسەر نی دەبڕ گەنجێک ڕزگار بکە کرێتیەک لە ژیان ڕزگار بکە نەخۆشێک ڕزگار بکە کەم ئەندامێک ڕزگار بکە ئەوانە کاری خێرخوازی ئەو کاری خێرخوازی نییە شەدەیەک 250 دینار لەبەرکردناوە ئەوە بۆ هەژار بەوە دەگاتە چی؟ بەیوای ئەوەی خەڵکانی دەوڵەمەند و حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکان جێیان لە داواکاریکەی تۆ بێت و وعدت دەدەمێ نایکە مانگەکەی دیکە نەخوا پێک لای هەژار و کەم دەرامەتەکە نەخوا پێدا دەیکاتن نە دەوڵەمەند و نەبەر پرسیژ دەیکە لۆ بێومێت دەتەوێت چی لەسەر بەعری نەوتر نییە لەسەر بەعری دۆلار پارەت نییە لەسەر ئەو هەموو شتە پیرۆز و جوانەی کە خوا پێی داوین چی هەیە لە کوردستان نەبێت خەڵکەکەی نان نییە بیخۆ چی بکەینانی چارە نییە هەرەوەی بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوی گویستی بوون ئەمە ڕابۆچوونی هاوڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر بەرنمەکان ڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەر مامون تا بەرنمەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قبولکەن بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ